بڕۆینەوە سەر ئەو پیاوچاکانەی ئومەتی ئیسلام. یەکێکی وەکو محەممەدی کوڕی منکەدر. محەممەدی کوڕی منکەدر ڕەحمەتی خوای لێبێ لە تابعینە، پێیانەوت مەعادن و صدق، وەکو سفیانی ثەوری ڕەحمەتی خوای لێبێ کە ناوی محەممەدی کوڕی ئەلمونکەدری لەلا ئەبرا، ئەی فەرموو کانە من مەعادن صدق، ئەمە لە کانزار ڕاستەکان بوو، ڕاستگۆ بوو، صادق بوو. محەممەد یەکێکە لە ساداتی قورئان خوێنەکانی زەمانی خۆی، مەشهور بوو بە دوعاکردنی زۆر و بە گریانی، هەروەکو کە پیاوێکە لە پیاوانی حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە جێڕاوێتیەوە. ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێ بە دەربارەی ئەی فەرموو کانە ابن المنکەدر سەید القوڕا، ئەی فەرموو محەممەدی کوڕی منکەدر سەیدی قورئان خوێنەکانە، لەبەرەوەی ئەو هەموو شەونێژ و عیبادەت و قورئان خوێندنی تیابوو، هەموو سیمایەکی پیاوچاکی و هیدایەتدانی تیابوو، مەشهور بوو بە دوعاکردنی و بە گریانی. یەحیای کوڕی فەضلە جێڕێتەوە فەرمێ کەسانێک چوون بۆ لای محەممەدی کوڕی منکەدر، سەیریان کرد شەوە و وەستاوە بە پێوە و نوێژەکە، لە نوێژەکانیان ئەگری، نوێژەکەی کرد و ئەوەندە گریا دەنگی بەرز بۆەوە هەتاکو کەس و کارەکەی خەبەریان بۆەوە هەمووی ڕاچەنین، وتیان بۆچی ئەگری؟ ئەیانزانی هەر ئەگری لە نوێژەکانیە، بەڵام ئەم جارە زۆر نائاسایی ئەگری، هەموو خەبەریان بۆەوە لە گریانی ئەو، هەرچەند لێشیانە پرسی بۆچی ئەگری، چیتر قەوماوە، چ شتێک ڕووی داوە، نەیتوانی جوابیان بداتەوە. کە سوکارەکەی لە تاوە ناردیان بۆ لای سەلەمەی کوڕی دینار، بۆ لای ئەبوو حازمی پیاوچاک کە ئامۆژگارەکەی عومەری کوڕی عەبدولعەزیزە، ئەویان هێناوتیان قسەی لەگەڵ بکە. هاتە پێشەوە لێی نزیک بۆ ئەویش وتی چی وا گریاندووتی؟ بەو شێوەی کە کەس و کارەکەت هەمووی تووشی فەزەع بوون، هەمووی ترس و بیمیان لێ نیشتووە. ئاوڕێکی لە ئەبوو حازم دایەوە فەرمووی ئەو ئاەتە گەیشتون بەو ئاەتەی کە خوای گەورە ئەفەرمێ وەبەدا لەهم من الله ما لم يكونوا يحتسبون. ئەو ئاەتەی کە خوای گەورە ئەفەرمێ خوای گەورە ئەوانەی هەموو لێ هەڵماڵین و لێ ئاشکراکردن کە حسابیان بۆ نەکردبوو، آخر چەندمان شت شاردۆتەوە کە ئێستا حسابمان بۆ نەکردو. خوای گەورە لە قیامەتە ئەگەر ڕەحممان پێ نەکا و سترمان نەکا هەمووی کەشفەکا و فەزەحمانەکا لە قیامەتە. محەممەدی کوڕی منکەدر کە ئاوای فەرموو ئەبوو حازمیش دەستی کرد بە گریان، خەڵکەکە ڕوویان کردەوە ئەبوو حازم وتیان تۆمان هێنا بۆی بزانین سەبەبی گریانەکەی ئەو چی بوو، تۆش دەست کرد بە گریان. هەردووچیان ئەوەندە گریان هەتا خەڵکەکە بەزەیی پیانە هاتەوە. دوای ئەبوو حازم بەس دەستی خستە سەر ئاەتەکە و خەڵکەکە زانیان کە لە تاو ئەوە هەمویانە گرین. ئەمە محەممەدی کوڕی منکەدرە. ئەم پیاوچاکە بەچی گەیشتۆتە ئەم مەنزیلە بەرزەی کە هەموو کەسێ ئاوا مەدحیکە؟ جۆ بگرن برایانی بەڕێزم. محەممەدی کوڕی منکەدرە فەرمێ کابدت نفسی 40 سنة حتى استقامت. 40 ساڵ خەریکی پەروەردەکردنی خۆم بووم، نفسی خۆم ڕاگرت و ئاڕاستە کرد و ئامۆژگاری کرد هەتا بۆم ئیستیقامەی کەوتە سەر و هەتا ئیستیقامەی گرتە بەر، تا پابند بوو بە دینی خواوە. ئەم پیاوچاکەی کە لە مناڵیەوە پەروەردەی ئیسلامەتی وەرگرتووە، 40 ساڵ خەریکی نەفسی خۆی بێ بۆ پەروەردەکردنی خۆی. ئێمە 40 ڕۆژ خەریکی نەفسی خۆمان نابین تاکو ئیستیقامە وەرگرێ. ئەم پیاوە آخر بۆیە هەموو وەختێگەی فەرموو قیام اللەیل شعار الصالحین، ئەمەی کە شێخ کوشک ڕەحمەتی خوای لێ بێ هەموو جارێک تکراریەکاتەوە، ئەمە قسەی ئەم پیاوەیە. هەروەها شێخ کوشکی ڕەحمەتی کە یەکێکە لەو پیاوچاکانەی لە دوای دەستنوێژگرتن و لە کاتی سوجدە بۆ خوا بردنە کە دوور کاتی نوێژەکەرە ئەچوو بۆ نوێژی جومعە، سەیریان کرد لە آخر سوجدە هەرسەری بەرز نەکردەوە، هەرسەری بەرز نەکردەوە. ئەم شێخ کوشکەی کە شریتەکانی بڵاوە سەیریان کرد ڕوحی دەرچووە لە سوجدەیە. ئەمە چەند ساڵێک لەمەوبەر. سبحان الله. شتێکی تریشی زۆر تکرارە کردەوە لە وتارەکانیە کە هەموو جارێ باسەکا کە ئەڵێ
بعالم كان ليا ملح البلد أما همي آوان لم عالم برزانه وري قرتوا محمد كري منكدر أي فرمو شواني وان بري كردوا كوقت قيشتومة بري بانك كوقت قيشتومة بري بياني وبانكي داوة خمم لي خواردو كدعا كانم تكميل نكر أو پارانوي همبو لقل خواي پروردگارا مناجاتك كهمبو تواوم نكر بزانن براني برسم ام پیاوە ئەبێ شەوانی خۆی کە سەرف کردووە بۆ ئەم خواناسیە بۆ ئەم خواپەرستیە بۆ ئەم هەموو پاڕانەوە عالمێکی وا گەورە پیاوێکی وا مەزن بۆ ئێ کابرای شاعر الله حدث عن القوم فالألفاظ ساجدة خلف المحاريب والأوزان تبتهل ئەمە هەمووی ڕووی کردوتە خوای گەورە هەمووی ڕووی لەوە